بەناوی خۆی بەخشندە و میهرەبان حەمد و سەنا زیاد و بێپان بۆ ذاتی پاکی پەروەردگار درود و سەلامی خوا لەسەر جانی پاکی پێغەمبەر محەممەد المستەفا لەسەر شوێن کەوتوانی بە چاکە تا ڕۆژی دوایی سڵاوم بۆ و کەسانەی کە گویان لە متانەی ئێمە بێت و سڵاوم بۆ هەموو مسلمانان کە ئەو مژدەی خوای گەورە ئەیانگرێتەوە بەشر العیباد الذين يستمعون القول ويتبعون أحسنه. بەڕاستی ئێمە ئەوەی کە من لەو راپۆرتەی شورای دینی تورکیا خوێندومەتەوە ئەوەی لێ تێگەیشتوم شتێک نییە لە عەقڵی عولەماییەوە هاتبێ، شتێک نییە لە عەقڵی زانانەوە هاتبێ، شتێکە شتێکی سەرپێیی ئامادەکراوە و زۆر لە مودەیەکی کەم لە دوای ئەو شتێکە لە تورکیا پێوتری انقلابی مەزڵوم لە دوای ئەو انقلابەوە هاتووە کە تەنها چەند ڕۆژێک کە زۆر نییە نزیکەی ناگاتە 20 ڕۆژێک کە ئەوە بۆ خۆی لە خۆیان ئامادەکردنیی سەرپێی پێوە دیارە. خوای گەورە بە ئێمەی مسلمانە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئین جاءکم فاسق بنبأ فتبینوا. ئێمە حەقی تبیانمان هەیە. من ئەوەندەی کە خوێندومەتەوە ئەو مەزاعیمانەی کەوا ئیشارە بە حرەکەی خزمەتدایە گوایە فرقەیەکە لە فرقەکانی ضڵال، بەڕاستی هیچی بەسەر ئەو حرەکەیان ناگونجێوەنەی کە ئێمە لەگەڵ حرەکەی خزمەت تێکەڵاویمان پیا کردبێ. تێکەڵاوی ئەمە و تێکەڵاویە نیە ئێمە دەستمان لەگەڵ دەستێوانە بێ و لەگەڵ ئەوانە کارم کردبێ. من مامۆستایشی ئاینیم لە وڵاتە، لە وڵاتەش وەکو هەموو وڵاتێکی تر خصوصیاتمان ئێمە تایبەتمەندی خۆمان هەیە. وەختی ئەم حرەکەی ڕووی کردووەتە وڵاتی ئێمە لێکۆڵینەوەمان کردووە دەربارەی ئەم حرەکەیەوە و دەیەکیش ڕەنگە بە چاوی گومانەوە سەیری ئەم حرەکەیەمان کردبێ خۆم حرەکەی ئیشی چییە لەکوێوە هاتووە، هەتا وەمان زانیوە تورکیا خۆی دەوڵەتی تورکیا نردوێتی دوایی بۆمان دەرکەوتم حرەکە لە وڵاتانە مەبەستی تەنها خزمەتکردنەوە، قسەکانیان نووسینەکانیان وە کار و کردەوەکانیان و بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵان لە مەرحەلەکانی خوێندنە و لە زانکۆکانە تەنها مەبەستیان خزمەتکردنە بە مرۆڤایەتی و ئەوەی کە ئیڵێن لە قسەکانیانە هەمووی ڕاستەوە هیچی والله ئەعلەم ئێمە هیچی چەوتمان لەو حرەکەیە نەدیوە و پێشمان وایە ئەو زۆرە قسانێکە بە فەرقەی ضڵال لە ناوێ بن ئەو دەلیلانەی کە لەسەر حرەکەی خزمەت وە لەسەر ڕێبەرەکەی کۆیان کردوێتەوە هەمووی شتانێکن کە ئەگەر بێت و بە وردی لێ بکۆڵینەوە و وەکو دوو کەس دابنیشین لە بەرامبەر یەک بە حیوارێکی عەقڵانی یەکتر بدوێنین زۆربەی بەسەر ئەو کەساشکێتەوە کە ئەو ئیتیهاماتانەی ئامادەکردووە بە حرەکەی خزمەت دەڵێ حرەکەیەکی زاڵ هیچ دەڵالێک نابینین ئێمە لە بگرە لە بیدایەتی دروستبوونی ئەم حرەکەەوە تا ئێستا ئەوەندەی لە خوێندنەوەکان و لە نووسینەکان و لە کردەوەکانی ئەم حرەکەی بینیمانە هیچ دەڵالەتێک نابینین و هیچ دوژمنایەتێک لەگەڵ ئاینی ئیسلامە نابین. من شت ناشارمەوە ئەو شتانی کە بینی ومە ئەیڵێم ئەو شتانی کە کردومەوە بیستومە خۆشم ئەیڵێم. ئێمە لە سەردەمانێکا داوامان کرد لەو برانی بزوتنەوەی خزمەت کە لێرەن وتمان بۆ پشتیوانی فلان لایەن ناکەن بە دژی فلان لایەن یا فلان لایەن سەرکەوتو ناکەن بە دژی فلان لایەن. ئەوان فەرمیان ئێمە سیاست ناکەین، ئێمە پەیوەندیمان بە هەڵبژاردن و انتخابات و سیاسەتەوە نییە، ئیشی ئێمە کاری خەیریە، کاری فریاگوزاریە، کاری فێرکردن و پێگەیاندنی جیلەکانی دوا ڕۆژەوە پێی پەیڕەوەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. ئەلێرەوە بۆمان دەرەکەوێت کە کەسێک خەریکی ئیسلامەتی ڕاستەقینە بێ پێویستیان بە دەڵال و ئەو جۆرە شتانە نییە لەبەرەوە ئەو مەزاعیمانە ئەو قسانە هەموو تەفنیدن هەمووی دژی خۆیانە وەستنەوە هەتاوەکو دلیل نهێنن لەسەر لا حول ولا قوة إلا بالله. ئەمە زۆربەیجا لە عالەمی ئیسلامیە خەڵقی ناڕەسمی کردوێتی و پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لە ئەوڵەوە لە سەردەمی خۆیەوە لە سەردەمی نبووەتە ئیشارەتی پیاوە ئاگاداری ئومەتی ئیسلامی لێ کردوێتەوە هەر کەسێک کافر بکات ئەگەرەوەی بەرامبەری کافر نەبێ کوفرەکە گەڕێتەوە بەسەر خۆیە. بەڕاستی کافرکردنی خەڵق لەو فرقانە بووە کە دائیمە لاشەی ئیسلامیان زەعیف کردووە، دائیمەن کە هەستاون کیانی ئیسلامیان بەرەو تێگان بردووە و ئەو دەستە و تاقمانەش هەرگیز دەستە و تاقمی ڕسمی نەبوون، واتە دەستە و تاقمی نەبوون کە بە فەرمی توانی بێتیانەوە بکەن، بەڵکو دەستە و تاقمی لابەلا بوون وەکەوە ئێستا لە سەردەمی داعش و خەڵقانی هاوشێوەی داعشا هەیە کە هەڵەسن بە تەکفیرکردنی خەڵقەمانە کوشتن و بڕین و ئیرهاب و ئەمانە هەموو شتێک بۆ خوان حەڵاڵەکەن. بەڵام بەداخەوە وەکو لە بڕگەی یەکەمی قسەکان ماوتم
ئەم ئامادەکاریە ئەم لیژنەی شورایی لە ناو تورکیا دروست بۆ بەناوی ئەو قافەوە و هەستاوە بە تەکفیرکردنی دەستە و تاقمێک بەڕاستی ئەمە شتێکی زۆر خەتەرە چونکە تەکفیرکردنی خەڵق لێسەنگنەوەی هەوێ دینی لە خەڵق شەقکردنی ناو خەڵقی ناو دڵی خەڵق و دەرهێنانی بیڕووباوەڕ لە ناو دڵی خەڵقا کردەوەی مرۆڤەکان نییە کردەوەی مرۆڤەکان نیە خی گەورە پێمانە فەرمێ کەسێک کە سەلامی لێکردن پێی نەمای پێی مەڵێن تۆ مسلمانیت و پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم دەمی غەزەواتە کە وەختێک یەکێک لە سەحابەکان یەکێکە کوژێ وەختێک گوتی لا ئیلاهە ئیلا الله وتی بۆچی کوشتت وتی وەڵا لە ترسا وتی ئەشەقەت عن قەلبیه ئایا دڵی دەرهێنا بە بزانیت ئەوە ڕاستەکە ئێمە ئیمان شتێکی نیسپیەوە ئیسلام بوون شتێکە لە ناخی مرۆڤەکانەوە ئەوەی کاوان کافریانەکەن هەموو سیمایشی ئیسلامەتیان پێوە دیارە چون بۆ مزگەوت عیبادەتی خوای گەورە لە دەرەوە لە ناوەوە بەظاهر هەموو مسلمانن و ئێمەی ئومەتی مسلمان ناخذ بالظواهر والسرائر إلى الله ئێمە بە شتە زاهیرەکان حکمە دەین و سڕیاتیش بۆ خوای گەورەیە ئەمانە هەستاون خۆیان کردووە بە وەلی بەسەر خەڵقەوە ویلایەتی خەڵکان وەرگتووە لە خۆیان و حکمی کافربوونی ئەم و کافربوونی ئەو کافربوونی ئەوە دەن ئەمە بەڕاستیە بوو بە پێچەوانەوە ئەم مؤسسە دینیە بەڕێزە هەستا باە بە خۆی عولەمایەوە لێکۆڵینەوەی زۆر وردی بکردا لەسەر قسەی سیاسیەک کە دەستەیەک لە دەستەکانی ناو میلەت دەستەیەکی زۆر خاوەن جمهور خاوەن جێگە و پێگە و خاوەن خزمەت لە وڵاتە کافرەکە ئەبوو بە پێچەوانەوە ئەم دامەزراوە ئاینی هەستا باە لێکۆڵینەوەی لەسەر قسەکانی ئەم دەستە و تاقمە بکردوای و هەستا بای بە محاسبەکردنی ئەو کەسانەی کەم جۆرە قساناکەن لە ئەمانە لە ڕووی سیاست مەسلحەتی سیاسی و بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی ئابووری بەرژەوەندیەکی تر ئەبوو لایەنە ئاینیەکە نەهی لەمە بکردایە لایەنە ئاینیەکە بۆ خۆی زۆر دوورە پەرێز بگرێت لە تەکفیر چونکە تەکفیر لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڕاستی شتێکە زۆر ئەستەمە زۆر گرانە زۆر ناڕەحەتە نەئەبوو موسسەیەکی ڕسمی موسسەیەکی فەرمی وڵات پەنای بۆ بەرێت چونکە بەڕاستی ئەمە سابقەیەکی خەتەرە و زۆر کەمیانەیە وابزانم لەکەم شوێنی ئەم دنیاە ڕوویدابێت کە خەڵکێک بە شێوەیەکی ڕسمی ناو موسسە و دامەزراوەیەکی ڕسمیە هەسابێت تەکفیری خەڵک بکە ئێمە قسێکی ئیمام مالیکمانەیە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ پێمانە فەرمێ باشترین عولەما ئەوانن کە سوڵتان و دەسەڵاتدارەکان لە دەرگایانن و خراپترین عولەما ژەوانن کە لە دەرگای دەسەڵاتدار و سوڵتان و کار بەدەستەکانان ئێستا ئەمە پێشەوانە بووتەوە بە تایبەتیە بوو موسسەی دینی ڕێنماییەکی باشی دەسەڵاتداران بێت نەک دەسەڵاتداران بێن و موسسەی ئاینی وەکو زوربەی وڵاتانی ئەمڕۆی عالەمی ئیسلامی موسسە ئاینیەکە بکەنە یاریەک بەدەستی خوانەوە چۆنیان بوێ بیجوڵێنن چونکە بەڕاستی ئەم ئاینی پەروەردگارە و پەروەردگار دەستورێکە نردوێتی بۆ میلەتانی مسلمان و بۆ ئینسانیەت سەراسەر بۆ ئەوەی ڕێگەی ڕاستی پێ بدۆزنەوە ئێمە قسەیەکمانەیە کە پندێکە هەموو جارێک گەیڵین ئەڵێن ئەگەر خواردنێک بۆن بکە خوێی پێوەکرێ ئەگەر خوێ بۆن بکچی پێوەکرێ ئێمە عولەما هەموو کاتێک خۆمان بۆ خوێ داناوە بۆ ئەوەی هەر کاتێک کە کێشەکان بوو ئێمە عولەما فریای حلکردنی کێشەکان بکەوین ئێمە عولەما و ئاین پەروەران و ئاینی پیرۆزی ئیسلام دائیمە هاتوون بووین بە نەبژیگەر لە نێوان خەسمەکانە لە نێوان بەرامبەرەکانە لە نێوان ئەوانەی دەست بێکن بەڵام باش ئەگەر خۆمان بووین بە تەرەف ئەیچێ بێتە نێوانمانەوە ئێستا ئەگەر سیر بکەین وەختێکە موسسەی دینی بوو بە سیاست بوو بە بەشێک لە دەوایری دەوڵەت نەک لە ڕووی بەڕێوەبردنەوە بەڵکو لە ڕووی کارکردنەوە لە ڕووی ئەوەی کە هەموو کارەکانی بە ئارزووی پیاوانی دەوڵەت بێ ئەوسان بۆ موسسەی دینی نەتوانە ئامێنێتەوە توانای کارکردن و بە پێی پرەنسیبەکانی ئاینە و سابێتەوە بە پێی پرەنسیبەکانی قانونی دەوڵەت و ئەو سیاسەتە بجوڵێتەوە کە لە وڵات ئاڕوە ئەو ساکە ناتوانانی تۆ وەرەسەتول ئەنبیابی جێگری پێغەمبەران بی و ئەو کاروبارە ببەی بڕێەوە کە خوای گەورە پێی سپاردووی و لە لایەکی تری شەوە بیتە گوێ لە مسی کار بەدەستان وەختێک کارمەستان چۆنیان بوێ وها بێ فتوان بۆ بدەی وها بێ کاریان بۆ بکەی وها بێ خەڵکان بۆ کافرکەی وها بێ مەرامەکانیان بێتەنجی ئەبوو ئەکرێ ئێمە خەڵقی ئاین پەروەر لەگەڵ وڵاتانی خۆمان بین ئەکرێ خەڵقی ئاین پەروەر لەگەڵ میلەتی خۆمان بین لەگەڵ دەوڵەتی خۆمان بین بەڵامە بێ ئەو میلەتە ئەو دەوڵەتە ئەو کار بەدەستانە ئەوانیش
لە ئێمە بن واتە لە ئیمانداران بن و هەوڵی ڕێکخستن و چاکردن و بار و گوزەران و ژیانی ئیمانداران و ڕۆحی ئیمانداران کولیاتی خەمز بپارێزن دینەکەمان بپارێزن عقلمان بپارێزن شەرەف و کەرامەتمان بپارێزن ماڵمان بپارێزن و نسلمان بپارێزن ئەمانە ئەم کولیاتی خەمسە بپارێزن ئەو ساکە ئەوانە بن بەو کەسانەی یا ئەیها الذین آمنوا اطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منکم ئەوسا ئەوانە بوون بە بعضێ لە مؤمنین کە خوای گەورە بە ئێمەڵێ ئیمانداران ئێوە بەڕاستی ئیتاعیان بکەن ئەوسا بوو ئێمەش ئیتاعیوانە بکەین بەڵام ناکرێ مؤسسەی دینی بە سیاست بڕوا بەڕێوە چونکە سیاست باوکو دایشی نییە و سیاست لەگەڵ فەنی ممکنات و مستحیلات و ئەمانە خۆی گونجێنێ بە ئەلغایەت و بەڕێر الوەسیلە بەڵام لە عیناوە ناکری لەگەر ڕێز و حرمەتم من ئەگەر ڕێگەم بدەن قسەیەکم هەیە دەربارەی هەموو مسلمانێکە ڕاگەندراوانەی لیژنە شورای تورکیا خوێنێتەوە من پێتان ناڵین لێفەمان لەسەر هەتیوان نەڵاوت و هەموو شتێک دەربارەی خزمەت دەزانین بەڵام خۆتان وەرن بە چاوی واقعبینانە بە چاوی ئینسانانە بە چاوی ئیسلامانە خۆتان تاوتوێی ئەم مەسەلانە بکەن لە حرەکەیەک کە چەند عەقدێکە دەیەها ساڵە کارەکات ئیتیهام نەکراوە لە ماوەی شەو ڕۆژێک یا لە ماوەی چەند ساڵێکی کەمایە لە ماوەی چەند مانگێکە بێت و ئیتیهامیکەی بە هەموو ئیتیهامە لە کاتێکە یەکێک لەو جەنەڕاڵانەی کە ئیتیهام کراوە بە ئینقلاب ئەم نەیوتووە من لەگەڵ حرەکەی خزمەت و حرەکەی خزمەت دەستە و تاقمەکانی لەگەڵ ئێمە و ئێمان هانداوە ئەگەر بیشیڵێ ئەما بێ لایەنێکی پسپۆر و قانونی مەزاعیم و قسەکانی ئەو کەسە ڕاستکاتەوە من داواکەم لە هەر مسلمانێک ئەمە خوێنێتەوە بە وجدانەوە بیخوێنێتەوە بە وجدانەوە بیخوێنێتەوە بزانێت لە پشت پەردەی ئەم نووسینەوە چی هەیە و مەبەست لەم نووسینە چییە و ئیتیهامکردنی میلەتێک بەشێکی زۆر لەم میلەتە بە تایبەتی میلەتی تورک هەم میلەتێکی زیندووە لە مێژووی ئیسلامەکان و دوایمەش پێگە و جێگەی تورکیا لە ڕووی جغرافی لە ڕووی مێژوویەوە جێگە و پێگەیشی گەورەیەوە لە عالەمی پێشکەوتوشا تورکیا جێگەی ئەوەیە مسلمانان ئومێدی لەسەردا بنێن نەک ئاوا بەش بەش بکرێن و شەڕ و کێشەمان بکرێ بە تووشەوە و مسلمانان تایە تەکفیر و ئیتیهام بکرێن با هەر کەسێکم خوێندنەوە ناخوێنێ لە جێگەکەی خۆیان بێت و سەیری بکە و یەک خوێندنەوەی وردی بۆ بکات من لە خوێندنەوەکانی خۆیانەوە توانم لەگەڵ ئەوانە لەگەڵ ئەو مەجلیس و شورایم قسانی دەرکردو دابنیشم ساعات و ساعات لەگەڵ ئەوانە مجادلە بکەم و بربەرەکانی بکەم بە قسەکانی خۆیان ڕەدیان بەم و ئیتیهامیان بکەم گەوەی کە ئەم قسانە قسەیەکن بەڕاستی زۆربەی لەبێ بنەما و بێسەرچاواسن و قسەی دروستکرا و هەڵبەسراون دیارە پێناسەی تیرۆر پێناسەی زۆری بۆ کراوە یەک لەو پێناسانە هەموو ڕەشە کوژیەک و یا هەموو کوشتنێک بەنهێنی و بە نەحەق ئەبێتە تیرۆر بە تایبەتی گەر بەنهێنی بوو غیلەتەن وەکو لە عەرەبیە هاتووە ئەمڕۆ کە تیرۆری ئەمڕۆ بەڕاستی هەر کەسە وای لێ هاتووە پێناسەیەکی تایبەتی خۆی بۆ کات زۆربەی ئەوانەی مەزلومن ئێستاوانە بوون بە تیرۆریست و ئەوانەی دەسەڵاتدارن ئەوانە بوون بە پیاوی چاک زۆربەی وڵاتانی کە لە دەوروبەری ئەمن بەداخەوە عالەمی ڕۆژهەڵاتی ناوەڕا زۆربەمان گرفتارین بەوە زۆربەی ئەوانەی کە خاوەنی حەقن بوون بە تیرۆریست و بە ناوی تیرۆریستەوە لە ناوە برێن و تیرۆریستانیش لە پەنایەوە زۆرجێ بێ جار دەستی خۆیانەوە شێنن ئەوەی کە من لە کتێبەکان خوێندبێتمەوە و لە حرەکەوت و هەڵسوکەوتی برادرانی خزمەت لە وڵاتی خۆمادی بێتم ئەم شاهدیە بۆ خوادەم هیچ شەکم بە حرەکەی خزمەت و هیچ شێکیشم بە برادرانی حرەکەی خزمەت نییە لە غەیری ئەوەوان برای منن لە ئایناوە برای منن لە مرۆڤایەتیەوە برای منن لە چاکەکاریە ئینشەڵڵا هەمومان بێکەوە هەوڵ بدەین چاکەکاری بکەین ئەوەندەی من لە ژیانی ئەوانەوە لە بار و هەڵسوکەوتی ئەوانم بینیوە و خوێندومەتەوە زۆر دژن نەک لە تیرۆر لە ئازادنی لە هیچ جۆرە ئازاردانێکەوە و تیرۆر بە کار و کردەوەی ئەوان لە کار و کردەوەی ئەوان نییە بەڵام ئەم جۆرە ئیتیهامە لە ژیانی مرۆڤەکانە زۆر دەمێکە هەیە وەختێکە دیکتاتۆرێک هاتبێتە سەر حکم جۆرێک لەم جۆرە ئیتیهامانەی بۆ هاوڕێکانی دۆزیوەتەوە ئەمە لە عالەمی کۆمونیستیا هەیە لە عالەمی سەرمایەداریا هەیە و لە عالەمی ئیسلامی شاوە لەوانەی بڵم زۆرترە لەوانی تر و ئێستاش ئەوەی کە گوزارەیە ئیتیهامە ئەبەخشرێتەوە بەڕاستی ئەمە ئەوەی من لە کتێبەکانی مامۆستام خوێن بێتەوە لە
هەموو کتێبەکانی مامۆستا من کەلیمەیەکم نەدیوە ڕۆژێ لە ڕۆژان دڵم گەرم کا بۆ تونڕەوی ڕۆژێک لە ڕۆژان ببینم کەسێک هاان بدا بۆ تونڕەوی بە پێچەوانەوە زۆر جان من ڕخنم بۆ لە کتێبەکانی مامۆستا و تومە ئیسلامێکی ئەوەندە نەرم دروزەکە لەوانەیە مسلمانان ئیتیهامیوان بدرێتە ترسنۆکن یعنی ئەوەی من لە کتێبەکانی مامۆستا خوێندومەتەوە ئەوەندە باسی نەرمونیانیەکە ئەوەندە باسی نەرمونیانیەکە خەریکە مەسلەی جیهاد و تێکۆشانی میلەتان و ئەو شتانە زۆر جار هێوربوونەوەی پێوە ببینی و ڕەنگە نەکرێت ئەوەی کە من بینیومە لە کتێبەکانی مامۆستا هەرگیز گرمبوون و هەڵسوون و تونڕەویمتیان نەبینی و نەک بگاتە ڕادی تیرۆر ئەم شایدێش بخوای گەورە ئەیدەم کە لە نووسینەکانی ئەو پیاوە هیچ کام لەمانم نەبینیوە زۆر لەو بڕگەی ئەو ئیتیهامانم خوێنەوە کە ئەو نووسینەی شورای تورکیا نووسیوێتی بەڕاستی ڕەنگە هەموو خەتی بێگە و جۆرە قسانە لەسەر مینبەر بکات ئەو جەماعەتی کە تۆ بە مسلمان زانی هەموو کاتێک دەستی ئەویان بۆ درێژ بکەی بڵی ئێوە نخبن ئێوە پێشەنگن ئێوە ئەمن ئێوە دوا ڕۆژی ئەمیلەتەن بەڵام ئەوان وای پیشانیان کامە گوایە بۆ حکمی بووە وڵی لە هەموو شوێنێکی مسلمانان ئەمە وترێ ئەگەر ئەمە بێت تاوان واللهی ئەمە تاوان نییە ئەمە بە خەڵقی بۆ خۆی بخوێنێت و خۆی بە وجدان و حکمی لەسەردا ئینسانی مسلمان بە وجدانە